هاوڵاتیان و کاسبکارانی نێو سەمتەری شاری هەولێر نیگەرانیەکانی خۆیان لەمەڕ ئەو هێرشە موشکیانەی بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە کە کرایە سەر هەولێر نیشان دەدەن و ئەو هێرشانە کاردانەوەی بەرفراوانی لەسەر ئاستی نێوخۆی و دەرەوەی بەدوای خۆی داهێناوە. عالم دەترسێت تەوەقعی ئەوەی دەکە خوانە خواستە بەناو بازاڕی بکەوی بە شوێنە گشتەکان بکەویتن کە بە ماڵام بکەوی ئەمەش تەوەقعی ئەوەی دەکەی خوارە خواستە کە دووبارە بیت تۆش هەڵە دووبارە نابیتەوە ئەو جارە بە بازاڕی بکەوی. ئەو هێرشە موشکیانە کاریگەری بەسەر ڕێژەی گەشتیارانی شەوە کردووە وەک ئەم کاسبکارە کە ساڵانێکی زۆرە هەر لە نێو سەنتەری شارەکە کاسبی دەکات باسی لێوە کرد. ئەمە تقریبا 30 ساڵ زیاتر لەو بازاڕین تاسیر دەکات چۆن دەزانین تاسیر دەکات و دیارە لە خەڵکەکەی ڕادەزانین ینی لە ئەو خەڵکانە دێنە ناو بازاڕی حتمما داخلیێرە دەبن ئەمە دایان ناسین ینی دیارە نوێنە یان کە بازار مەسەلەن بڕک چۆل دەبی دەزانین کە گەڕاینەوە محافەزەتەکان. هاوڵاتیان داوایان دەکرد سنوورێک بۆ ئەو هێرشانە دابنرێت و چیتر بەهۆی ئەو هێرشانەوە ئەوان تووشی زەرەر و زیان نەبن. یعنی بەڕاستی تەسیرێکی گەلێک زۆری ئێستا کردیە خەڵک بەڕاستی ناعاقلش نییە کاکات و 6 ساڵ لەو هەولێرێت بە عەردی دەکەوی ینی بەبێ یەک کەس معاسبە بکرێ بەبێ کابرا باشکرا ئەعلان دەکات دریا منم یعنی کەس نییە لە پێ پێستنیەوەک نییە برێ لەکاکە لەوە دەکە ینی هیچ ئەوەک نییە لۆ هەرێمی کوردستان بەسەراحەت یان لە بەغداش ئەوە موچە مالی قەتار دەکەن تورکیا لەولایە ساڕۆقیدایە لەولایە ئێران تاریخیدایە یعنی ئەمە کەتینە ناو معاسەڵە کراینە ینی بەڕاستی ینی حەقیانە هاوپەیمانان نەتەوێت گرتوەکان شتێکمان لێ بکەن بەڕاستی. بەرەبەیانی ڕۆژی یەکشەممە بە 12 مۆشەکی دوور مەودای بالستی هێرش کرایە سەر هەولێر وەک لە ڕاگەنراوەکەی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتووە هەروەها دەشڵێن دەرئەنجام زەرەر و زیانی مادی بەر باڵەخانە و خانووەکان کەوتووە و خۆشبەختانە هیچ زیانێکی گیانی نەبووە تەنها هاوڵاتیەک بە سووکی بریندار بووە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا هەولێر.